مامۆستاگیان سلام عەلیکم. عليكم السلام ورحمة الله کاک سەرهەدی خۆشەویست و عزیز. مامۆستای بەڕێزوەڵا من شتێکم بیستووە مەسەلەن بۆ دوو سوالمە. یەکەمیان ئەوەیە دەستنوێژ ئەڵەن بە قورقێنە ئیتر ئەگەر جەناب تێبگەی لێم ئەوەی غازانەتەمەوە دەچێت ئەڵەن ئەیشتێنێت دەستنوێژ ئایا ئەشکێ یان نا؟ سوالی دووەمیشم ئەوەیە ئایا لەگەڵ خێزانە چ کاتێکا دەستنوێژ ئەشکێت؟ دەست لێدان لە خێزانت؟ بەڵێ. بەسەر چاو کاکە سەرهەدیان هەردووچیان ئینشاءڵڵا بە جوانی بۆ ڕوون دەکەمەوە بەویستی خوای گەورە. خوا پاداش داتەوە کاکە سەرهەدیان خوای گەورە ئاگای لێت بێ دەستخۆش. کاکە سەرهەد یەکەم پەیوەندیمان فەرمووی دەستنوێژ بە قڕقێنە هێنانەوەی لە مەعیدەوە کە دێتە دەمەوە دەشکێن نەخێر بەڕێزان. مەعیدە بەشی سەرەوەی شتێکە کە دواتریش لە مەعیدەوە بۆ ڕیخۆڵەکان بابەتێکی ترە. ئەوەی کەوا لە خوار مەعیدەوە لە جەستەی مرۆڤ بێتە دەرەوە ئەوە دەستنوێژی پێدەشکێ. ئەوەی کەوا لە مەعیدەوە بەهۆی زۆرخۆریەوە یان بەهۆی تێکچوونی سەمامەی سەرگەدەوە یان بەهۆی نەخۆشی سوورێنچکەوە خوا ڕەحم بەوانە کەکەەوە نەخۆشییان هەیە یان کەسێک ستەمی لە خۆی کردووە ناوپەنجکی فەقیرە هەوای نەماوە دەیهێنێتەوە دەرەوە ئەوە لەو کاتەدا دەستنوێژەکەی لە مەستەبی ئیمامی شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێت دەستنوێژ بە قڕقێنە ناشکێ. دەستنوێژ لە خێزانت کەی دەشکێ بەڕێزان کاکە سەرهەدی خۆشەویست و هەموو بینەران لە مەسەبی ئیمام شافعیدا ڕەحمەتی خوای لێ بێت. بەڵام مەسەبی ئیمامی شافعی ئەمە زانە گەورەکانی ئیسلامن. مەسەبەکانی ئیسلام زۆرن جگە لە چوار مەسەبەکەش. بەڵام ئێمە وەکو کوردی موسڵمان با خۆمان پابەند بکەین بە مەزهەبێکی دیاریکراو کە پێشەوامان ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێت لەگەڵ ڕێز و حرمەتی تەواومان بۆ هەموو ئەو بەڕێزانش کە بە مەزهەبێکی تر واتە بە تێگەیشتنی زانایەکی تر لە قورئان وات ئەم مەزهەبانە قسە یعنی ئەوان دینیان دانەتاشیوە تێگەیشتنی ئیمامی شافعی لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و داڕشتنەوەیان لە چوارچێوەی شریعەتی ئیسلامیدا فتواکانیان بۆ ئێمە داوە. لە مەسەبی ئیمامی شافعیدا کاکە سەرهەد و بینەرانی بەڕێز هەر وەختێک عەمدەن یان ناعەمدەن ئەو لامەستم النساء لەمس کە من بەڕاستی ئەو ڕێیەی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ خۆم کاری پێ دەکەم هیچ کار نەبوو لە ژیاندا پەنجەم بەر خێزانم کەوێ دەستنوێژ نەشۆمەوە عەمد بێ و یان بەغەیری عەمد بێ ئەوەی بەڕێزیش ئاوا بکەن پاداش دەستنوێژ شەڵگرتنەوەتان بۆ دەنووسرێ. بەڵام ئەوە ئیمام شافعی دەفەرمێت لەمس ئێستا موبایلی لەمس هەیە هەر پەنجەت بەری کەوێسەیەکی شتێک دەڕوە بەبێ ئەوەی کە ئاگال لێبوو بێ ئەوی ئەفەرمێ ئەو لامەستم النساء لەمس واتە دەستکەوت بەریەککەوتنێکە پەنجە لێدانێکە بە ئارەزوو بێ یان بەبێ ئارەزوو بێ ویست بێتە دیان نەدویست بێ واتە لە مەسەبی شافعیدا پەنجەت بەری کەوتەوە. بەڵام لە مەسەبی ئەبوو حەنیفە و زانایانی تردا ڕەحمەتی خوایان لێ بێ دەفەرمون ئەگەر ئەو بەریەککەوتنە بە ئارەزوو نەبوو جا ئەمە دەتوانین ئێمە سوود لەم فتوا و بۆ چوونانەی ئەبوو حەنیفە و زانایانی تر ڕەحمەتی خوا لە هەموویان و ئیمام شافعی خۆشمان بێ ئەتوانی سوود لەوە وەرگین. جەنابەت دەستنوێژت گرتووە کاتی نوێژ نەهاتۆ دەستنوێژی پاک و پوختت گرتووە ئەچی لای سارەکە لە قاپیکردنەوەدا خێزان شتێکە دەداتێ وڵا پەنجەت بەر پەنجەی کەوت دیسان بگەڕێیتەوە دوا دەکەوی ئەڕۆی بۆ ناو بازاڕ سەیەکی لەوێت تەوالێتی خاوێن نییە شوێن دەستنوێژ نییە ئەچێ ماڵێکەوە ماڵەکە خۆیی نییە زۆر ناکرێت بە ناو ماڵە بڕۆی لە پشتەوە دەستنوێژ شەڵ بگری ئالەم کاتانەدا مەیکە بە مشکلە لە خێزانە تۆڕەبی و عازی دروستەی نەخێر لەم کاتەدا لە مەسەبی ئەبوو حەنیفەدا مادام عەمدەن نەبووە کارەکە دەستنوێژ ناشکێ خۆ دەستنوێژەکەت مەگرەوە. کەسێک بڕیان نەخۆشە نەخۆشی لەگەڵە بە سارد و سەرما ئاوی گەرم وەکو پێویست نییە ناتوانێت ئەژنۆی دێشێ فەقیرە دەستنوێژی مەغریبی هەیە و دەیە نوێژ عیشاشی پێ بکەن لە چادانە دەستێکە لە پەرداخە ئاوێکە پەنجەی بەر پەنجەی خێزانی کەوت ئەمەش مەکەن بە کێشەیەکی خەزانی مادام تۆ تەندروستیت باش نییە بەویستی خۆیان گەورتە دەستنوێژەکەی تۆش نەشکاوە. بەڵام بۆ کەسە ساغ و سەلامەتەکان بۆ ئەو بارودۆخانی کە دەستنوێژگرتنەوە ئاسانە تکاتان لێ دەکەم وەکو شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی دەستنوێژ لە خێزانت بە ئەنقەست بێ یان بە نائەنقەست بە ئارەزوو بێ یان بەبێ ئارەزوو هەر شوێنێک بەریەک کەوت ئیلا نینۆک نەبێ و لەگەڵ قش کابرا دەست بە قژی خێزانەکەی دابێنێ گەر بەر گۆژ نەکەوێت دەستنوێژەکەی ناشکێت پەنجەی خستە نینۆکی وایە درێژە پەنجەی خستە سەر نینۆکی بەر گۆشتەکە نەکەوت پێ دەستنوێژ ناشکێ کە لەو حاڵەتانشدا ئینسان خۆ لەوانەش پارێزێ باشە. بەڵام ئەوەیە قژ و نینۆک دەستنوێژی پێ ناشکێ ئەوەی تری بەر هەر شوێنێکی جەستەیەکەوێ دەستنوێژەکە دەشتێ و خێری دەستنوێژ تازەکردنەوەش یەکجار زۆرە ئەوەش کە نەخۆش بوو لەسەر سەفەر بوو شوێنەکە گونجاو نەبوو پیاوی وەکو ئەبوو حەنیفە قسەی ڕەت ناکرێتەوە ڕەحمەتی خوای لێ بێ و لەو زانایانش کە فەرموویانە مادام بە ئارەزوو نییە دەستنوێژت ناشکێ ئەو وەڵامەکەت کاکە سەرهەدیان.